بازاڕی زێڕین گرانە، نرخی زێر تا دێ بەرەو سەر دەچێت. ئافرەتان هیوا دەخوازن ڕۆژێک بتوانن بەدڵی خۆیان زێر بکڕن. ئێستاەوەی لاتیات و مەمنونی دوو شتەوی هەبی لە ڕۆژ. نزار 50 ساڵە زێڕنگرە، دەڵێ ڕۆژی وا هەیە تەنیا دوو کڕیارمان هەیە، گرانی نرخی زێر بۆ تا ئەستەنگ لە بەردەم پرۆسەی هاوسەرگیری و بازارمان سستە. سەد گران دەبی تەواڵ زیاتر کڕیدی زەحمەتتر دەبی لە بۆمە بازارمان لەگەری ڕادەوەستی خەڵک لە جارە مەسەلەن 20 مسقال 30 مسقالی بکڕی با ئێستا لە دو مسقال و 3 مسقال و بۆ شتانە دەگەڕێیانی چکە بە جۆری پارەکەی بۆ جۆرەی ئەحسایەی کە لە ساڵی شێستەکانەوە حسابمان کردیە یعنی هەر ساڵ بە ساڵ زێر هەر گران بووە. بەس ئەو گرانەی وانە بووە بۆ دەرەجەیە ئەتوو بە دەقە و سەعات دەبینیم 20,000 مسقالی 30,000 دێتە سەری. خەڵکی لە دوورەوە سەی زێر دەکەن و کەم کەس هەیە مامەڵەی نرخی زێر بکات. ئێستاش خەڵک زێڕی کەم بۆ هاوسەرگیری دەکات. ئەوڕۆ هاتیینە چەند مسقالەچ بکڕین بەس بەراورد بە دوو ڕۆژ پێش ئێستا زۆر گرانتر بووە، ینی بە دوو ڕۆژ 30,000 هاتوتە سەر. ئەو گەنجانە ئێستا دەیانەوەی زەواجی بکەن لەوان کەمەک زەحمەتە، پێویستە ئاسانکاریان لۆ بکرێت، چ لە لایەنی حکوومەتەوە چ لە لایەنی داخوازیکەر یاخود ئەوەی کە داخوازی لێ دەکرێت کچیان بەشو دەدەن پێویستە مساعدەیان بکەن بە پێی ئیمکانێت تا چەند پێیان دەکرێت کەمتریان لێ داوا بکەن. چاڵاکێکی مەدەنیش دەڵێ ئەرکە لەسەر حکوومەت پێشینەی هاوسەرگیری و خانوبەرە بۆ گەنجان و هاوڵاتیان دابین بکاتەوە. کە ئافرەت مارەی دادەنێ لە بۆ هاوسەرگیریەکەی داوا دەکەم دایکان و باوکان لە داهاتوودا بڕێکی کەم لەو مارەیە دابنێن بۆ ئەوەی گەنجان بتوانن پرۆسی هاوسەرگیری ببێن، چونکە لە ئێستادا هیچ هاوکاریەک نییە لە بۆ گەنجان. هەرچیشە لەسەر حکومەت کەوا ئاسانکاری لە بۆ گەنجان بکات لە پرۆسی هاوسەرگیریدا بەوەی بتوانێت پێشنی هاوسەرگیری و خانوبەریان پێ بدا بۆی گەنجان بتوانن پرۆسی هاوسەرگیری پێک بهێنن. دۆخی ئاڵۆزی ئابووری جیهان و تێڕوانینی وەبەرهێنەران بۆ زێر وەک جێگرەوەیەکی سەقامگیرتر وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی زێر بەرز ببێتەوە. لە هەرێمی کوردستان لە ئێستادا نرخی 1 مسقال زێڕی عیار 21 با 550,000 دینارە. هاوکات نەبوونی دامەزراندن، هەلی کار و نەهێشتنی پێشینی هاوسەرگیری و خانوبەرەش وای لە گەنجان کردووە زۆر بەکەمی بیر لە پرۆسەی هاوسەرگیری بکەنەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.